دەستخۆشی بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی و فیچەرە و سپاس بۆ گەنجەر کاک بەختیار کەریم وەکو خاوەنی نەمامگەکە کە ئەمە کارێکی زۆر ژینگەییە و پاراستنی ژینگێ و وەلامان کاتیشە زیادکردنی ئەو گوڵ و نەمامانەیە کە تۆ زیاتر لە ماڵەکانە گرنگی پێدرێت. بەدڵنیایە دەستخۆشی بۆ کاک بەختیار کەریم ومێدەکەین کە بەردەوام بێت و پەرەی زیاتر بەکارەکەی بدات. ئەچینە لای کۆتا تەوری پرۆگرامی ئەمڕۆمان کە میوانداری خاتوونێکی دەستڕەنگینمان کردووە کە کاری سترینگ ئارتەکە. سترینگ ئارت کارێکی نوێ تا ڕادەیەک بۆ ئێمە. اینجا ئێمە ئەچینە لای ئەو خاتوونە کە ئەو خاتوونە خات و شوێنێ بێستونە کە بەڕێزیان خۆی ئەمڕۆ لەگەڵمان ئامادەن بۆ ئەوەی کە زانیاری زیاترمان پێ بدات لەسەر کاری سترینگ ئارت چییە و ئەو کەرەستە و پێداویستیانەی کە پێویستە بۆ کارێکی هاوشێوەی ئەمە خوان لە چی ئابینەوە. خات و شوێنە سڵاو لێ بتوانانی و باش بەخێر بێ خات بەخێر بێ سەرچاوان. ئەگەر سەرتا باسێکمان لە کاری سترینگ ئارت بۆ بکەیت بە شێوازێکی گشتی کاری سترینگ ئارت چییە و کەرەستە و پێداویستیەکانی کە پێویستە بۆ کارێکی هونەری لەم شێوازە خوان لە چی ئابینەوە. زۆر سپاس بۆ بانگێشکردنتان. ئەم هونەرە هونەری سترینگ ئارت کە بە کوردی پێوترێت هونەری دروستکردنی لەوحە با بڵێن تابلۆ با بزمار و دەزوو ئەو پێداویستیانە کە بۆ ئەم هونەرە پێویستە ئێمە ئیشەکە لەسەر تەختە بکەین چونکە بزمارە ئەبێت پارچە لەوحەیەک بێت کە بتوانانی بزمارەکەی لەسەر ڕاگیرێت و دوای بزمارەکەی کە لەسەری دایئەنین پێویستمان بە دەزوو ئەبێت و جێری دەزوەکەش دەزووی نەبڕا بۆ ئەوەی کە ئێمە چەندێک هاتوچۆ بە بکرەکە ئەەکەین بە دەزوەکە ئەەکەین بە بزمارەکە نەقرتێت. وە کۆمەڵێک پێداویستی تری هەیە بەڵام بە شێوەیەکی عام تۆ ئەبێ بۆ هەموو ئیشێک تەختە و بزمار و دەزوت هەبێ بەڵام بۆ جوانترکردنی ئیشەکە هەنەجار پێویستێ با بۆیە ئەبێت یان بۆ نمونە نوعی تەختەکەی توانی بگۆڕیت ئەگەر تۆ ڕەنێکی جیاوازی ئێمە بەستە ئەوەی واتە یانی دوو هونەر تێکەڵ بە یەک بکەی لەم کاتە تەختەکە ڕەن ئەەکەیت دواتر بزمارەکەی لەسەدانیت و ئینجا بەکەی پێشەوەی بزمارەکە دابنیت سکێچەکەی کێشیت دواتر ئینجا بە شێوەی بزمارەکان بەسەرەتە تۆ پێویستی بە وەرەقەیە بێت لەسەر وەرەقەکە سکێچەکەی ئەو شتی کە ئەتەوێت لە مەشی خۆتایە دروستی بکەیت لەسەر تەختەکە با بڵێن داینی دوای ئەوە سانتیم بە سانتیم قیاسی بزمارەکانی بە ڕاستە و بە قەڵەم دیاری بکەیت دواتر بزمارەکان داکوتیت دوای ئەوە وەرەقەکە هەڵەگریتەوە و ئیشی بەکرەی لەسەرەکەی باشکاتە کارێکی هەندەستیشە ڕاستە و کارانەشێکە ئێستا لە پێش ستۆدیۆکەمانە ئەمانە ئەمووی کاری ئەم خاتونە دەستخۆشی لێکەین کارەکانی زۆر ناسک و جوانی جا ئاماژت بۆ کرد کە سانتیم بە سانتیم ئەبێت ئەم بزمارانە دووریەکەی لەیەکەوە سانتیمێک نێوانیان سانتیمێک بەتابەتی بۆ ئیشی زەخرەفەیی ئەگەر 1 ملیۆن فەرقی هەبێ بزمارێک بۆ بزمارێک ئەو نەخشەت دەوێت دەرناچە بەڵام بۆ ئیشی هەڕەمەکی یان بۆ ئیشی نووسین ئەوان کێشە نیە بۆ نمونە پەپولەکە با بڵێن یان بۆ نمونە سەعاتەکە ئەوە سانتیم زۆر دیاری نەکردووە هەر بە قیاسی چاو ئەزانم کە چۆن بیکەم بەڵام بۆ ئیشی زەخرەفەکە لەگەڵ ئەم ئیشی زەخرەفەی کە دروستم کردووە نیم ئینجم داناوە نەکێک سانتیم یعنی با بڵێن تقریبا 12 ملیم ئەکات لە سانتیمێک زیاترە ئەتوانی سانتیم شارەزایەکی باش لە کەمێک لە هەندەسەیە هەبێت خۆشم ژمێرەیەم دایم ڕاستە قەڵەمەکەی پێ ژمێریاری تەواو کردووە بەڵام سوودی لێ بینیوە بۆ کارێکی تر ئینجا خۆی ئەمەش ئەم هونەرە لە سەرەتا مامۆستایەکی برکاری دروستی کردووە هەڵیاوە کە تەلەبەکانی فێر بکات کە بەم نەخشە زەخرەفەیانە چۆنەتی وێنەی برکاریان بۆ شکاتەوە ئیتر دوای ئەوە کە ئەو شێوازەی دروست کردووە لە سەدەی 19 ساڵی 1960ەکان سوودی لێ بینراوە و کراوە بە بزنسێک با بڵێنیان وەکو لەوحە بۆ جوانکردنی ماڵەکان دانراوە زۆر باشە هاوشێوەی شوێنەمان سەرکۆ ڕەنگە خۆی لە بوارێکی دیاریکراوە خوێندنەکەی تەواو بکات بەڵام دواتر دەستەوسان نەوەستێک کە بڵێ پێویستە هەر لەو بوارەیە من کار بکەم یاخود حەز بۆ بکاکە لە داوامێکی فەرمی هەبێت داوام بکات بەڵکو هەوڵەدا کە لە ڕێگەی ئەو بڕانامەیە کە بەدەستێناوە کارێکی تردا بمەزرێنە ڕوو لە کارێکی هوەری بکە ئەمە دانەنیشێت بەبێ ئیشی بۆ بتوانی کاتەکانی خۆی بە ئەم کارانەوە بەسەر بەرەوە میشە ئێمەش ئامانجمان بۆ لە پرۆگرامەکەی خۆمانە ئەم کەسانە بێن هەندانێک ببووی کە زیاتر پەرە بە کارەکانیان بن ئەو کاتی ماوەماناژین حەزەکەین خاتون مادام کارێکێنەوە لێرە دەست پێ بکەین بۆی ئێمە بینەرەکانی بزانین ئەم هونەرە سەرەتایی دەستپێکردنەکەی چۆنە ئەتوانی دەست پێ بکەیتەوە ڕەنگی نیلم هەڵبژاردووە لەگەڵ ڕەنگی پیازی با ئێمەش هەر بچینەتە سەرکۆ بۆی ئاگادار بین کە ئەم تەختەیە قیاسی بە 60 4 گۆشەیە و 18 ملیمە MDF بۆ کەسانی کە داوایەکەم بزان چ تەختەیەەکە بزمارەکەش بزماری ئینجۆر ڕێپیانن لە سلێمانیە پێشتر بزمارەکان
وتم کاغەزەکە و داناوە. بەڵێ لەسەر کاغەزەکە دیاری ئەەکەیت ئیتر بەهت شتێک کە بتەوە ومن ئەمە بسینی ئەم بازنێم دروست کردو ئەگەر نشتی گەورە دەست نەکرد ئاسانکارێکی باشە لە ناوەڕاستی 6 سانتیمەکە شاواتە لە ناوەڕاستی سی ئەکات با بڵێن لێرە بۆ ئێرە 30 سانتیمەکە لە ناوەڕاستیا خەتێکم دروست کردو دواتر بزمارم لا ئەو شەرنی و ئینجا داکولینەکانی شەموو بەخەر یەکن بەرسیەکانی بەڵێ ئەگەر بەخەتێک بێت و ئەبە هەڵیش بێت لەو دیوەوە دەست پێ بکەیلەوانێت دووسێ جا چەوشەکەش بێت. باش ئێستا ئەمە باش بوو سەرکۆم پرسیارێک کرد ئەمە چۆن ئەزانی هەمی بە قەدەریەکە دواتر چۆنی قیاسێک وەڵاهی ئەوە بەدەست بیگریت اینجا چەکشەکەی لێی بۆ ئەوەی زۆر جا بەدەستی شتێک دواتر دوای ئەوەی کە بزمارەکانە هەمووی داکوتی چۆنی قیاسی ئەەکەی ئاواسێری ئەەکەی بزانی بەرزمزمەکە ئەخر نەڵم ئەبێ پێش ئەوەی کە بزمارەکە چەکشەکەی لێی بەدەستی بیگریت ئیتر بە قیاسی دەستت بۆ نمونە ئەوانە هەتاوکو بەردەستەکەوێت نزیکی بێتەوە چەکشەکە شتێک لەسەری دا ئەنەی دواتر بەر 50 دەکەوێت و ئازاریش دەگەێت با دەست پێ بکەیت. ئێستا بۆ نمونە من با بڵێن لێرەوە بزمارەکە گرێئین زۆر باشە ئەمەوەکو دەست پێک نوعی بەکرەکەی کە بەکاری هێنی پێویستەکانەوە ئەکی دیاری کراو بێت بۆ ئەوەی کە بێگومانەمە چکە ئەبێ زۆر تون و تۆڵ بێ ئەم کارە بەکرەکەی بەکرێنە بڕبێت ئیتر ئەنواع قیاسی هەیە ئەمە بەکرەی تاوسە ئەم نوعان تاوسی ڕقم 6 بزانم پێم بۆ نەخشی زەخرەفەیی ئەم بەکرێ باشترە بەڵام بۆ نەخشی ئەگەرتەوەت ناوێت بکەیتەوە لەو بەکرێ باریکتر بە باشترە بۆ زۆر عزێتنە ڕاتە گۆڕانکاری بەسەر جۆری بەکرەکانە بە پێی کارەکە گۆڕە ئێستا بۆ نمونە ئەممان هێناوە ئەیهێنین بۆ یەکێک لەم قیاسە بۆ یەکێک لەم بزمارانە بەڵام ئەبێ دوای ئاگادار بین بۆ نمونە ئەیهێنین بۆ ئەم بزمارە لێرە ئەیژمێرین 1 2 3 4 5 6 7 8 9 10 با بڵێن ئەبین بۆ دەیەم بزمار باشە ئەبێ دوای ئەوە کە ئەم لای ماڵتەواو کرد ئەمیش لێرە بەرین بۆ دەیەم بزماری ئۆبەر بۆ ئەوەی هەمان نەخش دەرچێتەوە ئەگەوانەکەین ئەو کاتە ئیشەکە سەقەتەکەن شەکە تێکەڵە بێ اینجا ئەم نەخشی کەم یەکەم هێنەوبەری یەک بە دووە یەک بەیەکە عەفو سیرکەن لێرە بم بۆ یەکەم بزمار خۆرخۆی باشە ئەمە ناوێکی دیاریکراوە بەکارەکە نەوەڵا ئەوە هەروای پێڵین خۆمان بزمارەکەبی باشە چەند گرنگە چەند گرنگەم پەتەکە ئەی بیتە خواروین سەرەوە تونیەکەی وەکو یەک بێت بۆی شل نێبێ دوایی چونکە دوایی دەستم لە کارەکانی تردا هەمووی توم و تۆڵ وڵا ئەبێ دوای لێ بکەیت کە بە بەکرە و بزمارەکە تەختەکە هەڵگریان یەکێک لە تایبەتمەندێتەکانی پێم وا بێ ئەوەیە پێویستەکە کارەکە زۆر تون ئەبێ زۆر تون بێ بۆ ئەوەی شل نەبێتەوە چونکە کە شل بۆ یەکسەر ئیشەکە جوانێکی تێکچێت ڕاستە هیچ کارێکتە بۆ زۆر پێویستە قەڵب و بیت و لە شوێنێکە لێو تێکچوو بێ سەر لە نێو هەڵی وەشەنیتەوە وڵاهی ئەوەی مەگەر دەزوەکە ببڕێت ئەوش لە هەر شوێنەکە ببڕێت ئەتوانی گرێبیتەوە بە چرخ بیسووتێنی جام ئیشە ئەوەی هەیە نابێ بەم قەزیان بە چەقۆ ببڕێت ئەوێ بە چرخ بیسووتێنی بۆ ئەوەی نایلۆن ئەمە لە دەزوێکە تقریبا با بڵێن نایلۆنە مادەی نایلۆنی تایە بۆ ئەوەی شی نەبێتەوە بەکرێکی باڵە زۆر باش بۆ ڕێخستنی ڕەنگەکان پشت زۆر بەچێ بەستی چونکە ئێستا پەپولەکە زۆر کۆمەڵێک ڕەنگی زۆر جوان و ناسکیتیایە ینی بە تەواوەتی حەقییاوە بە پەپولەکە کە ئەمە وێنەی پەپولەیەکە کێشاوتە پشت بەچی ئەبەستی بۆ ڕێخستنی ڕەنگەکان وەڵاهی پەپولەکە ئەوە یەکەم ئیشمە کە ئەوە ڕەنگتیا بەکارهێنا بێ خۆم زۆر حەزم لە تەکەڵکردنی ڕەنگ نییە ئەن حەزەکەم تابلۆیەک ئەو پاڕی چاڕەنی تیارە زیاتر نەبە بەس پەپولەکە حەزم کرد هەچی ڕەنی کچان و ناسکە تێ بەکاری بێنم پشت دەستن هەنێ جار بۆ نمونە ئەو کەسی کە ئەوێت ئەڵەم ڕسمی ئەو ژوورم بۆ بنێران ئەو شوێنم بۆ بنەرەکاتەوە لەو حەقی تیادانەی بە پێڕەنی ژوورەکەی تەختی بۆ دیاریەکەم ڕەنگی بۆ دیاریەکەم هەنێ جاریش ئیتر بە پێی زۆق و سەلیقەی خۆم بزانم چۆن جوانە لەگەڵی بمێن لەسەر تەختی سپی هەنێ ڕەن هەیە دەرناکەوە یا لەسەر ڕەنی ڕەش بۆ نمونە ڕەنی بێجی زیرەی ئەو ڕەنانە جوانن باشە گەر بتەوێت تەختەکەت ڕەنجێکی کە بێت و دەسوەکەت ڕەنگەکانی کێ لەسەر بەکاربێنی ئەوەش هەر ئەتوانی ئەوەش ئەتوانی بەس کێشەکە ئەوەیە لە کوردستان هەموو ڕەنی تەختەیەک نییە ئەوەی هەیە زیاتر ڕەنی سپی و کرێمی و ڕەش هەیە ئەگەر بۆی ئەبێ بۆی کرد بەڵام بەخۆ بۆ یەکەش زۆر زمانی نییە بەڵام باڵام پرێس هەیە لە جێگەی ئەو بەس سعری تەختەکەی زۆر گرانە هی باڵام پرێس ڕووکاری تەختەکە خۆت بیگۆڕی بۆ نمونە ینی شتی واد نەکردو پارچەیەک پەڕۆبی لە تەختەکە بۆ ئەوی کە ڕەنگێکی دیاریکراوە دروست کردووە بەڵێ پارچەی خامم لەسەری داناوە دواتر بە بۆی ئەکریلیک خامەکەم دروست کردووە ئەو لە پێیجەکەم تایەتی
بەس بۆ هەم خۆی من زۆر بەکاری ئەهێنم بۆی ئەکریلیکم زۆر بەکارهێناوە بەڵام بڵم زۆر سیقەی نییە باشە باستان دەکە بۆ ڕێکەمەوە پێم وایە تۆزێک شلە ئەمە شێوەیە بەردەوام ئەبی هەتاو کوێکی بەنەخشن زۆر باش هەمان ئەم شێوەی کە لەو بەرکردت ئەبلو بەر دووبارێکی دە بزمارە بژێریت و بە هەمان شێوە بەسەریا ڕۆیت ئەوە ئەبێ بەس ئەمە یەک ڕێزە با بڵێن نەخشەکە بای شەڵات تەواوی کەم هەر کەسێک ویستی لە پێجەکەەوە ببینێت دوای بینەری بێت بەڵام ئەمە تاو نابێت بۆ ئەمە باشکاتە کارێکی وەکو ئەمە چەنی کات پێویستە ئەمە سەعاتونەیەکی ئەوێت بەرکردنەوەکەی ئەگەر دەستی لێ بەرنەیەت بزمارەکەی قیاساتی بزمارەکەی سانتیم بە سانتیم کە دیارەکەی ئەویش تقریبا نیم ساعت زیاتری ئەوە داکوتنی بزمارەکەشی ساعتێک یانی بە هەمووی ساعاتونەیەکی ئیشێکی وە ئەبدێتی بیرۆکەکانە زۆرتر لە چیەوە وەرئەگری بۆ نمونە ئەگەر حەز بکەی هەنێ جار گۆڕانکاری بکەیت لە بیرۆکەکان تا یاخود شتێکی نوێبێنیتە نێو بیرۆکەکانی خۆتەوە کە کەسانی تر نیان کرد بە زیاتر سوود لە چی ئەبینی بۆ وەڵام من بە تایبەتی بۆ ئەم ئێشا ئەکیدم هەموو کەسێکیش بۆیشی هوەری سوود لە ئەپی پینترست وەرەگرە يعني هەر شتێکی بێ هەر فکرێکی بێ پینترستیاتی يعني بە هەزار نوع ڕسمی تایە ئەتوانێت ڕایکێشی لە یوتیوب ئەتوانی یعنی زۆر کات هونەرمەندەتیانیەکان فێرکاریتیان بە وردەکاری پێڵێت کە چۆن بکەیت زۆر باشە بەردەوام تۆ زیاتر کار لەسەر زەغرەفاکە یاخود بە گشتی لەسەر وێنە و ڕسمەکانی ترژێکی چکەوەی بینیمانە چەند جۆرێکی جیازە بۆ وێنای دارسێکی بۆ بەرنامەکە ئەمانم حاضر کردبوو بەڵام بەگشتی من بۆ ئەو کەسانە یعنی چونکە ئیشەکانە فرۆشمەوە ئەو کەسێکە داوای هەر شتێک بکە ئەوەی بۆ ئەەکەم بەڵام زیاتری شەکانی من سەعاتن یعنی خەڵک زۆر داوای سەعاتەکات بۆ ژووری میوانی ئەوێت یان بۆ ژووری هۆڵ لەوەی هەڵی ئاهەسن زیاتر سەعات دروست دەکەم لۆگۆ زۆر دروست دەکەم بۆ خەڵک لەگەڵ ناویش ینی بۆ هەدیە عید میلاد و ئەو شتانە لەسەر داوای خۆیانیان تۆ خۆت بەینی خۆم ئەڵەن فڵانشتمان ئەوێت ئیتر خۆم لە ئەپی پێنترێزیان خۆم بامێشکی خۆم شتێکی بۆ داڕێژم بۆ نێرمەوە چەند ڕسمێکی بۆ نێرم باش کاری سترینگ ئارتە ئەتوانرێت دوو هونەر تێکەڵ بکرێ واتە بەدەر لە بزمار و دەزوەکە لەگەڵ وێنەیە کاتێکەڵ بکرێ ئەنی شتی وا هەیە ئەکیت هەیە لەگەڵ وێنەیە تێکەڵە کرێ لەگەڵ بۆ نمونە ئیشی خەتاتی با بڵێن ئەو نووسینانێکە هەیە بۆ نووسینی ئاەتیان نووسینی ئەوانەیە ئیشی خەتاتیشی لەگەڵا تێکەڵە کرێ بەڵام خۆشبەختانەیە ئێستا ئەتوانین ئێمە ئەو شتێکی ئەمانەوێت فۆنتەکەی بە هەر فۆنتێک بۆ دیاری بکەین و ئیسنساخەکەین ئەوە کار ئاسانێکی زۆر باش ینی ئەگەر کەسێک بۆ نمونە نووسینی زۆر جوان نەبێت باشە مەبەستەکەی من بەدەر لە بێگومان خەتاتی ومانش جۆرەی ترن لە هونەر بەڵام ئەگەر کارێکی وێنە کێشان بێت بەدەست وێنە پینتین بێ بەدەست وێنەکە کێشرا بێ ئەتوانن بۆ نمونە لایەکی وێنە بێ لاکەیتی بە سترینگ ئارتەوە بەڵام ناتوانرێت بزمارەکە بخرێتە سەر وێنەکە چونکە ئەو کاتە حەقی تاو نایەنە بە ڕسمەکە خۆینە بە بزمارەکە تێکەڵ بەنیوە بەڵام ئەکرێ بۆ نمونە من لایەکی ئیشی زەخرەفەی بێ لایەکی دەموچاو بێ بۆ نمونە یان نو دەموچاو بێ ئەوە کرێت دەسەکانە خۆش بێ سپاس بۆتەوە خۆشە ئاماژە و پێ ئەم کارە وەکو دەستپێکی لەوانەیە ئێستا تاو نەبێت دواتر ئەگەر کەسێک ویستی کارەکە بە تازی بینە لە پێیچەکەی تۆ ببینە سپاس بۆ ئامادەبوونێت بەهیوای سەرکەوتنێ ئێمە دڵخۆش بین کامڕۆ لەگەڵمانە بووی بەهیوای کاری جوانتر و جوانتریش دەستە خۆش بێت